بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش تاوناتاوێک لە هەرێمی کوردستان و بە دیاری کراوی لە نێو بازارەکانی مامەڵەکردن بە دۆلار دەڵە ڕاوچێ دروست دەبێت هەم بۆ ئەو کەسانەی کە مامەڵە بە دراوی دۆلار دەکەن یاخود بەگشتیش هاوڵاتیانیش لە کاتێکدا کە دۆلار بەرزی و نزمی بەخۆیەوە دەبینێت لەسەر ئەمانەشەوە ئێستێ دیاردەیەک یا حاڵەتێک دووچاری بازارەکانی مامەڵەکردن بە دراوی دۆلار پەیدا بووە کە ئەویش پێی دەگوترێت دۆلاری شین یا دۆلاری سپی خەریکە بە تەواوەتی بازار دەشێوێنێ بۆم بابەتە لە پرۆگرامی بۆ هەمووان بە پێویستمانزانی گەنگەشە لەسەر ئەم بابەتە بکەین بۆی بزانین چ چارەسەرێکی گونجاو دەدۆزینەوە بۆ ئەو شێواوێک کە ڕووی لە بازاری دۆلار کردووە بە میوانداری هەریەک لە بەڕێزان حاجی سابیر سەرۆکی ئەنجومەنی بازاری دۆلار لە پارێزگای هەولێر هەروەها بەڕێز بیلال سعید وەکو شیکەرەوەی ئابووری لەگەڵ ژمارەیەک لە هاونیشتمانیان کە مامەڵە بە دراوی دۆلار دەکەن لە بازارەکانی دۆلار ڕۆژانە هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەر چاوان کاک حاجی بەێ ئەو گرفتە چییە؟ ئەو ئالۆزیە چییە لە نێو بازاری دۆلار وە گوتم لە پێشەچیدا تاوناتاوێک دووچاری بازارەکە دەبێتەوە بە تایبەتی ئێستا دۆلاری شین و سپی کێشەی دروست کردووە چیەوە؟ بازاری دۆلاری زیاتر ساڵونی وەک دەبیتن لە بینی دۆلاری شین و دۆلاری سپی ئەو مۆزعات کەتە بازاری هەستان تقریبا زیاتر حەفتمان کەشتمان سلێمانی و دهۆ کردیانە 170 شین 130 سپی بێتن ئەمەش هەستان 150 هەولێر بوو بەڵێ ماوەیەکە ئەمەش هەستان بەرنامەکماندانە لە بینی ئەنجومەنەکان و لە بینی شەریکەکان کاکە باچتە ئەوها بکەین ئەمەش وەکووان 170 شینبی 170 سپی بیتن هەستان قرارێکماندا لە بۆ بەرژەوەندی خەڵک لەبەر ئەوەی لۆ ئەو قرارەماندا خەڵکی جنوب بەعام خەلکی جنوب بەعام خەلکی سلێمانی و خەلکی هەولێرە ئەوانە وەرەقە سپیەکان و هی دەوروبەریشمان دەرەوەی هەرێمیش سپیان دەینا ناو حاجی جیاوازەکە چییە؟ یعنی ئەو جیاوازێت چیە دروست کراوە بۆ دۆلار هەردووشیان دۆلار لین بەێ هەردووشیانڵاتی ئەمریکا دروست ناکرێ بەێ جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوە هیچ فەرقینە عینەن دۆلارە و عینەنەوەیە هەستان ینی دەبی ئەمەوە ئەوە تەوەقع بکەن هەندە کەسە بوو هەندە تاجرە بوو وەکو بزنسیان لێکردبوو و مەساڵحیان لەو سپی و شینە هەبوو کە فەرقی کەتە بینی لە بینی شین و سپی لە دەفتەرێکی 300,000 دیناری عێراقی فەرقی کەتە بینێ هەستان یعنی ناتوانین بە عام خەڵک یعنی هەستا بزنسیان بە وەزعی کردیە نازانی یەکە دووە سەیە خاستن جنوب عێراق بە عام لە 195 بەغدا شینی دەدا پێنجی سپی وەرەگرن لە وەرگرتن و لە دانانێ لە هەردووشی ئەوەیە کرد ئیمە 150 بوو ئەگا داربووین و کە فکرمان کردو و ئەوەمان کرد سپیەکان هەموو داهاتە ئێرە ئەمەش قرارێکماندا 170 گوە چیوان بیکەینە ئەوە بیکەینە یەک مستەوا لۆ ئەوەی چیت کە سپی زۆر نێتە ناوێرە پاش ئەوەی دوای ئەمن یەک پەیامم هەیە لە بۆ بانکی مرکزی عێراق باشە پەیامت هەیە پێش پەیامەکەت بۆرسەی عێراقی ئێستا لە بەغدایان هەولێرە جان بۆرسەی عێراق بەغدایان هەولێرە هەولێرە یعنی هەولێر زۆر بە قووەتە دەتوانم یعنی زۆر تیزارەتی لێ دەکرێت هەموو شارەکان نیە پەیامەکە دەگەر بگەێنی پەیامەکە فەرموو پەیامەکەم ئەوەیە داوا لە بانکی مرکزی عێراقی دەکەین ئەگەر بێ و حەزرێکی باەتە سەر ئەو بانکە ئەهلی و حکومیانەی عێراق برێ فەرق بە پارەی شین و سپی مەکەن تەعاملات بە پارەی شین و سپی یەک عملەیە یەک ئەوەیە بکرێت یعنی یعنی ئەو سنجی مەحەکە بانکی مرکزی سنجی مەحەکە ئەو دەتوانیتن ئەگەر بێ و هەر کەسێک مخالفەی لە بینی شین و سپی بکاتن سزای قانونی بدەن کاکە بیلال هەمان پرسیار بە بۆرسای عێراق لە دەست هەولێرەیان بەغدایە دەست خۆش کاک سەیان سوپاس بۆ دەرفەتە خۆزگای هەموو بەرنمەکان لە ئەجوای ناو بزنسەکان بووە چکە زۆر جارێ لە ناو ستۆدیۆکان ناتوانرێ نە پێشکەشکار حەقی بەرنمەکە بدا نە میێوانی تەخەسوس و ئەهلی بازاڕەکەی هیوادارم بتوانین بۆیە ئەم دەرفەتە خۆشحاڵم کە و بە ڕێزانە بۆ خۆیان
ئەهلیەتی ناو بازارەکەن خاوەندارێتی بازارەکەکەن ئاگاداری ناو بازارەکەن جوانتر دەتوانێت تعبیر لە بازارەکە بکەن ئەوەی کە هەیە لە ڕووی ژمارەی وەسەیریەکەی و هەروەها ئەو جم و جوڵە باشەی کە هەیە زۆرینەی سەلمێنەری ئەوەیە لە بەهای دۆلارە هەولێر کۆنتترۆلی بازارڕەکەکە بۆیە ئەگەر سیر بکەی خەوتن نییە لە ناو هەولێرە شەوان تا درەنگانێکە بینین یاریکردن و گۆڕانکاریەکانی بازار ئەو نیشاندەرەیە کە هەولێر نرخی دۆلار دیارریەکە بەڵام ئایا کاریگەریەکانی غەیرە هەولێر لەسەر بازاری هەولێر شێ بڵێ بەدڵنیایەوە ئەوەی کاک حاجی باسی کرد یەکێک لە هۆکارە زۆر مەترسیدارەکان کە بانکی مرکزی تا ئەم دقەیە خۆی ناکا بە خاوەنی و بەرپرسیارەتەکە هەڵناگرێ کە هاوڵاتی بازار جۆرێک لە فەشەل جۆرێک لە ئیفلیجی بوون جۆرێک لە مەترسی جۆرێک لە دڵە ڕاوکە و سترێسی بڵاوکرێتەوە ئەو خاڵە جەوهریەیە کە مامەڵەکردنە لەگەڵ دۆلاری سپی و شینە لە کاتێکا لە ئەرزی واقعە بەهای دۆلار یەک شتە واتە عملەکە خودی خۆی 100 دلارە هیچ شتێک نەگۆڕاوە لە بابەتەکە ئەگەر هەندێک بازرگان هەندێک سەرمایهدار هەندێک بۆرسە لە شوێن و جێگای دیکە بە تایبەتی لە باشوور و ناوەڕاست یاریان کردبێ بەمە ناکرێت تا ئێستا بەردەوامی پێ بدرێ بێ هەولێر لە ئاستی مەسئولیەتەکە گەورەتر و باشتر بیرکاتەوە لە ئاستی دەوڵەتداری و حکوومەت شەبێ بەرپرسیارەتەکە لە ئاستی بانکەکانی ئێمەشە بێ ڕاستەوخۆ ئەم مەسج و پەیامە بگاتە بەغدا و بانکی مرکزی کە بڵێن ناکری ئەم یاریە بەم شێوە بەردەوام بێ بەشێکی زۆر لە هاوڵاتی زەربکە چونکە بابەتەکە تەنها لە عملەیەکی 100 دلاریان نەماوەتەوە بازاڕی تووشێک جۆرەك لێ فلیجی کردووە هاوڵاتیە کە ئەوێ مڵکێک بفرۆشێ سیارەیەک بکڕێت هاوڵاتیە کە ئەوێ لە ناو بازارەکە بێتەوە ئەڕۆیتە هەر یەکێک لەم دوکانانەی ئێرە کە ئایا کامیان دەمێت لە ماڵ و هێشتا دەرنەچووە بیر لەوە کاتوە 10,000 دلار بخاتە گیرفانی چەندێکی شین بێ و چەندێکی شین بێ و چەندێکی سپی بێ لە کاتێک ئەمە ئەرز ئەمە بڕیار نەبوو ئەمە خاڵە ڕیسی بانقەست دروست کراوە ئەوەی کە هەیە خاڵی ڕیسیە بەشێکی لە ڕاستیە ئەگەر لە خارجی عێراق سەیری دیمەنەکە بکەین بەشێکی ئێرانە ئەمجا ئایا بمانەوێ ئەم ئەترافە بکەین یاخودنە ئێران تەڵەبێکی زۆری لەسەر دۆلار هەیە و ئەم دۆلارەی بە مەبەست بێ یا بێ مەبەست بێ ئیش لەسەرەوەکە کە دۆلاری سپی وەرنەگرێت لە ناو بازارەکانی خۆیان بەڵام ئایا ئێمە خۆمان بۆ ببینە سوتەمەنی ئەم یاریە کە وڵاتانی دیکە لەم خاڵی دووەمی پەیوەندیدارە وەکوتم ئەگەر ئێران خاڵێک بێ خاڵێکی دیکەوە زۆر گرنگە ئێمە ئەبێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە بۆرسەی هەولێر بۆرسەی سلێمانی هەماهەنگی هاوکاری پێکەوە کارکردن ئێستا ئەوەی کە ئەی بینم دوو بەشە بەشێکی وەکو حاجی وتی پێشووتر پەنجاب بە پەنجاب بوو بێ بەسی ئێستا ئەبێ هەردووکمان پێوڵات بە وردی باز دەکەین دواتر پێم خۆشە دەڵێن ئێستا دۆلاری لیبی هەر ئێستا نییە ماوەیە کە پێم وایە کاک محەممەد شارەزای عەفوکە دێمە لای تۆش دەڵێن دۆلاری لیبی هەیە ئەسڵ ئەساسی هێشتا وڵی بەرزبەت دولای لیبی ئەسڵ ئەساسی نییە ئەوەی هەیە بەس لە فەیسبوک و باسنجەرە خەڵکی پێ خەڵەتێن دەستی خەڵکە بڕنەوە حتا ئێستا وەکو دولار فرۆش لەو بازارە لە هەولێر لە سلێمانی هیچ دولارێکمان نەبینیوە کە پارەی لیبی بێ ئەوەی هەبووە لە میدیاکان کەناڵە میدیاکان باسییان کردو ئەڵێن مامەڵەکردن بە دۆلاری لیبی هەیە ئەو دۆلارانی کە پێشووتر لە سەردەمی محەممەد قەزافی لە بانکەکان بلۆک کراوە ئێستا مامەڵی پێدەکرێت گەیشتۆتە کوردستان دوستاژیان داین چۆنە ئەوەی کە باسە کرێ کاتی معمەر قەزافی وابزان برێ دۆلار بوو سەرف کرا ساف بوو تەواو بوو عینەن کات عینەن ساڵ ئەوەی ئیشتە دەکرێت بەس ئەوانەی وا قۆڵ بڕن و دەست بڕن و گەرانەوەی خەڵک بخەڵەتێنن دەڵێ وەڵام بەنیۆ قیمەت ئەدەمێ دولای لیبیە معتەرەفە نازانچیە هیچ ئەسڵ ئەساسی نییە بگە سەرچاوەکەی ئەنجومەن ینی لە ئەخیرە ئەنجامەکەی دیارە قۆڵبڕینی خەڵکە من کۆنتاکشم هەیە لەگە بەغاشە من خۆم کۆنتاکت لەگە بەغا کە باس کرا وایە لە بەغا معامەلاکرێ بە هیچ شێوە لە بەغا معامەلە ناکرێەوە پارەیە هیچ کەسێکیش باسی بەڕێزە با بپرسم ئەگەر دۆلاری لیبی یان ئەوەی ئەوبرا بەڕێزە ناوی لێنا تەزویر ساختە ئەگەر هەبێ لە نێو بازاردا هێزە ئەمنیەکان توانیویانە کۆنتترۆلی بکەن خێرا بڵێ پێم خۆشە پێشی زۆر سپاسینگۆ بکەم زۆر سپاسی برانی ئاسایش بکەم و بەشی ئابووری و زۆر برانیم کافاتچکە ئەوان ئەمن و ئامانەتی ئێرە دەپارێزن بەڕاستی بەنسبەت وەرەقەی ینی دۆلاری لیبیش ئەسل و ئەساسی نییە چکە ئێمە بڵێ نەڕین ساڵی 2011 12 محەممەد قەزافی ڕووخا کەچی 2013 وەرەقەی شین دەرچووە ئەو وەرەقە شینە چۆن لیبی لەکوێ هاتووە ینی خۆ نەچی پاشی قەزافی وەرەقەی لیبیان دابیت وەرەقەی دۆلاریان دابیتە لیبیای بڵێن وەرەقەی لیبیا شتیوە ئەسڵ و ئەساسی نییە و هیچش لە گۆڕینە بڕوا بکە و خەڵکی چاوە شەکار دەکەن هیوادارم چکە خەڵکانەکەی بەڕاستی وەرەقەی سپی هەیە شین هەیە بووچە خۆرە یان لە کۆمپانیش دەکاتن وەرەقەی سپی شین دەدەنێ خۆ ناتوانانی برێکا کە وەڵام من وەرەقەی شینی وەرناگرمیان وەرەقەی ئەوە نەگە ئەوە هەموو تەئسیل لە هاوڵاتی فەقیر دەکاتن خەڵکانی شەیە
بەس دۆلاری سپی دەدەنێ مەجبورە قەردی داتە خەڵکی وەرقی سپی داتەوە بڵێ نامێتن ئەویشی دەڕوات بەڕاستی لەزە هیوادارم ئەو خەڵکە چەوە شەکانە بێ بە دوو مەستە ئاوی نەستە مەلەی و خۆی تووشی هیلاکەت خۆش زۆر سپاس کاک حاجی دێمە لای جەنابەت بەڵێ فەرمو بە خێراترین کات چۆن دەتوانن کۆنتترۆلی ئەو دۆخە بکەن کە هەیە لە بازارەکان هێرمی کوردستان والله کات دەزانی کات لە چێندەرەیە کات لە بانقی مرکزیە لەگەر وەرەقەی سپی و شینتەوە نیە لەگەر ئەوە تا بەڵێ هەر نەگەر ئەوە ئێستا باسی نرخیش دەکەین دەبینین ڕۆژانە نرخ یاری دەکا ینی لە پێنج خولەکە سەر دەکەێ و دادەبەزێ و سەر دەکەێ ئەوانش چۆن کۆنتترۆل دەکرێت بەێ کۆنتترۆلی هەستان و دابەزینی دەلالە لەسەر مەوزوعی سیاسی عێراق و ئاانی ناوچەکە بەێ هەمووی هاوکێشەکانی بازار تاسی دەکات وەزی سیاسی ئەگەر باش بیت لە منتیقەکە بەڕاستی دۆلار دەگاتە جێژیرێکی تەواو بەس ئەو ڕۆکە تەمەشا دەکەی لەبەر ئەوەی زروف زۆر بەرە و خراپی دەڕوا سیاسی مستەقر نییە لە هەموو جێگایەک ئەوە تەسییر لە دۆلار دەکات لە هەموو جێگایەک ینی دۆلار بەرزەکاتەوە ناتوانین یعنی برین بتوانین مستەقری دۆلاری لێکجێ ثابت بکەین هەستان و دابەزینی دۆلاری هەر دەبینیتن تەمان ئەلێرکانە کە گوتیان لە پەیزەکان زۆر جار باسەکەن خەڵک باسەکەن خەڵک دەترسێتن دەرێوەڵە دۆلار دەبتە 200,000 ئەساس نییە ئەو قسەیە یعنی خەڵکە دەنگۆیە لە سۆسیال میدیات یا ئای دەکەن و خەلکی مەسەد تەمەشا دەکەی کاسبکاریش نەبیتن تەمەشا دەکەی هەندە پاری لە مارەیە دەرێ وڵی وەچاکە دینارەکەی با بکەمە دۆلار ئەوە دەرێن دەبتە 200,000 یعنی بەس دەنگۆیە ئەو قسانە هیچ شتێکی ڕسمی نییە گوایە لە یعنی 32 حکومت بیکاتە 46 لە بۆ داهاتی خۆی پێزیاد بکە ئەویش هەردەنگۆیە بەس هەندە گومرجی کە زیاد کردیە 15 و 130 لە مەواد ئەوەکاندانە ئەوش تەسییر لە دۆلار دەکات دۆلاری قچەک بەرزەکات لە کاکە بیلال دەپرسم ئێستا خەریکە بەهۆی ئەوەی کە نرخی گومرگ لە عێراق ڕوو بەرزبوونەوە دەڕوا زۆر بگەی بازرگانەکان کەلوپەلەکانیان لە ڕێی گومرگەکانی هەرێمی کوردستانەوە داخل دەکەن بۆ پێی کە گومرگی هەرێمی کوردستان نرخی زۆر کەمترە و جیاوازی زۆرە ئەمە کاریگەری هەیە بەسەر و هەڵبەزودا بەزەی دۆلارەوە خۆی کاکسێن ئەوەی کە ئێستا گوزەرە لە بازاڕە چەند هۆکارێکی جیاوازەیە لە ڕاستیە کە پێکەوە یەکانگیر بوون من پێم وایە بە مێژووی عێراق لە ساڵی 2023 لە دوای ئازادی عێراق و عملە و مامەڵەکردن بە دراوی تازای عێراقی لە 2005 هیچ کاتێک بە قەدەر ئێستا هەموو ئەم پرۆسانەیەکی نەگرتووە بەرامبەر بە بەهای دۆلار بەرامبەر بە دینار سەیرەکەی لەلایەکەوە بڕیارێکی تازە دەرەچێت لە دەواازە سنووریەکان و تایبەت بە گومرگ ئەمە وای کردووە بەشێکی زۆر لە بازرگان و سەرمایه‌داری ئێمە فۆکسەکان بڕاتەوە سەر دۆلار و جارێکی دیکە لە ناو دۆلاریشە بۆ دۆلاری شین و سپی دەستبەرداری بمن لە هەمان کاتە سەیرەکەین جارێکی تر جەنگێکەیە لە منتەقەکە بۆنی جەنگێک دێ لە ئێرانەوە دێ لە مامەڵەیەکی در لە سووریاوە دێ کەمێ دوورترە ڕۆی لە ڤەنزەویلاوە دێ هەموو ئەمانە یەکانگیر بووە بۆی جارێکی دیکە خواست لەسەر دۆلار لە ناوخوا بەرز بێت و خاڵی سێمی لە ئێمە سەیری ئەو گۆڕانکاریە بکەین تقریبن لە دەڕۆژی پێش سەری ساڵ ئەم بەرزبوونەوە بە خێرات دەستی پێ کرد و تاوکوێسا بەشێکی پەیوەندیدارە بە سیاسەتی بانکی مرکزی و ئەو خستنە ڕوو مەزادی کە بانکی مرکزیەکە بانکی مرکزی پرۆسێکی خۆی هەیە کاتێک پشوەکان ڕۆدا خستنە ڕوو نامێنێ یا کەمە بێتەوە ئەمە وای کردووە ئەم خستنە ڕووە ئاستی دۆلار لەناو بازاڕە تا حد یەکەم بێتەوە بەڵام هێشتا پرۆسەکە برە بڕیارێکی دیکەی بانکی مرکزی هەبوو لە ڕۆژانی ڕابردوو کە سیرمان کرد و کەوتی من ئیجراعاتەکان تون دەکەمەوە لە پای کڕینی ئەو پێویستی کە دۆلار لەلایەن بازرگانەکان و پێویستیانە بۆی بزانن چی مەوادێت چی کاڵایەکڕن ئەمە جۆرێکی در لە مەنەسە ترسێکی تری دروست کرد هەموو ئەمانە پێمانەڵێن پێکەوە کۆمەڵێ پرۆسسی یەکگرتووی هەبووە کە کاریگەری هەبووە ئەمە وای کرد ئێستا گۆڕانکاری لە حواڵەشان ڕووبدا و ئەم گۆڕانکاری لە حواڵە ڕۆدا جاری وایە زۆر مەترسیدارترە کە لە ئەنجامی شینی و سێتی دۆلارە دروست ئەتۆ شیکەرەوەی ئابووری ئەمن دەبینم ئەکتیڤی با بپرسم دۆخی ئابووری 2026 لە عێراق چۆن دەبێت بەو شرۆڤانەی کە تۆ دەیکەی کە خوێنەوەی بۆ دەکەیت چۆن دەبێت ئابووری عێراق ڕەتی بە نەوتەوە هەیە ئێمە کە باسیەوە کەین بانکی مرکزی عێراق دوو مەسوولەتی زۆر زۆر گەورەی هەیە بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە دینار بۆ چووکە سەرچاوەی داهاتەکەی لە نەوتەوەیە نەوتەکەشی بە دۆلار فرۆشتوە دۆلارەکەشی لە ئەمریکا وەرگرتووە جێرەی دیکە دێتەوە بانکی واتە عێراق ئەتوانێت دوو ڕۆڵ بگیڕێ لە کۆنتترۆلکردنی دۆلارەکەی لە دیاریکردنی بەهای دینارەکەشی ئەوەی کە ئێستا گوزارە من لە ڕێزان کە بیسمەڵێ پێنجی بە جۆرێک وەرەگیرێ دەی بە جۆرێک وەرەگیرێ 25 بە جۆرێ وەرەگیرێ ئەمانە مەبەستم یەک کاکە بیلال ئەمە زیاتر مەبەستمەوە ویستمەتەوە خڕ بڕ سەر و خاڵە هەمین لێدوانی
محەممەد شایع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق کە پێش هەڵبژارنەکان دەیگوت ڕەوشی ئابووری عێراق زۆر باشە دو هەمین لێدوانی دەڵێ ڕۆ و خراپی دەڕۆین من مەبەستەکەشم ئەوەیە کاکسێن ئێمە دوو بەشمانەیە بەشێکمان هەیە ئەو بڕە پارە ئەو بڕە زێرەی کە لە ناو بانکی مرکزیە هیچ کاتێ بەقەدەر ئێستا عملەی ئەجنەبی هیچ کاتێ بەقەدەر ئێستا زێر لە ناو بانکی مرکزی عێراق نەبوو بە تاریخی عێراق ئەمە نیشاندەریەوەیە کە اقتصادی عێراق لە ڕووی تۆکمەیەوە تۆکمەیەکیەیە بەڵام ئایا ئیشی ڕۆژان ئێستا من بۆن منە بازرگانێکمە حسێبیکە بازرگانێک بم پارێکمێ کاشە و مۆڵە لە ماڵۆیە ئەملاکێکمێمەوە بەڵام بازار خراپە خۆی من ئەبێ باسی بازارەکە ئەەکەم ئەڵێم بۆ ئەم ساڵ بازار ئاماژەی باشی تیانە ئەوەی کە لە بازاری جیانی ڕۆدا ئەگەر کۆنتترۆلی بەهای نەوت بکرێ و ئەو خواستی کە ئەمریکا هەیەی بۆ نەوت کە ئەوێ لە ڤەنزەویلا دەسیکەوێ چاوێکشی لەسەر عێراقا ئەگەر نەوت لەوەی کە ئێستا هەیە دانە بەزێ ئابووری عێراق باشە بەڵام ئەبینین ئەگەر بارودۆخەکەی نەوت بگڕوە بە جۆرێکی دیکە بێ مەشەدە سیاسەکەی عێراق گۆڕانکاری بەخۆ بینێ ئەو هەڕەشانەی کە ئەمریکا ئەیکا لەسەر عێراق و لەسەر هێزە چەکدارەکان بە جۆرێکی تر تەنفیزی بکە ئێرانش کە دراوسێمانە ئەو جم و جوڵانە هەیە ئەمانە بۆنی ئەوەی لێدێ ئەکرێ لە هەر سات و کاتێکا جۆرێکی دیکە دیمەنەکە ببینین ئێمە شەو ئەخەوین بەهانی ڕۆژە بێتەوە شتێکی سەرۆکی ڤەنزەویلا براوە و فرێنراوە عێراق ئێرەش لەوە خراپ ڕووداوەکان زۆر خێرانە پێم خۆشە بێمە لای جەنابەت بزانم با لێت بپرسم چارەنووسی دۆلاری سپی چییە لە بازار لە هەرێمی کوردستان با بڕوای تۆ ڕۆژانە مامەڵی پێوە دەکەیت بینی بەس باق ناوەندی بڵێ دۆلار MSP وەردەگرن بە نۆرمەڵی بە تەبیعی هیچ نامێنی لە بازار بەس بانک ناوەندی سبەی یەک قرار دەرکا بڵێ کاکە دۆلار سپی بێرن احتیادیە دەروا لە بازار بانک ناوەندی کاتی وەرنەگرێ هاوڵاتیشە ترسیە لە ئەو گڵاسی پیاوە ینی بانقی ناوەندی ئێستا وەکاری سەرهێڵدانی شین و سپێکەیە لە بازارەکە بەڵێ طبعا ئەوان مامەڵی پێ ئەوانە وەرناگرن کاتی ڕۆی بۆ بانک قاهریەکانش سپی وەرناگرن لە تو سپی لە بازار زۆر بوو باشە ئێستا لە بابشمە لای و بەڕێزە ئێستا لە هەولێر ڕێژەی سەدا چەند بە چەندە بڵێ سەدا چەند بە چەندی وەردەگرن لە مامەڵ سەدا هەفتا دەبێت شین بێ دەبیشی سپیبی ئەوەش دەگەڕێتەوە وەکو کە برادرم ئەوە گوتی لە هەولێر ئێستا ئەوە لە هەولێر لە دوهۆک ئەو حالەیە خۆ دوهۆک سلێمانی سەدا بیستە سەدا بیستە سلێمانی ئێستا وەلیاتوە ئەدی شارەکان و ناوەڕاست و باشووری عێراق ئەوان چەند بە چەند تقریبان 195 بەغدا و کڕینی فرۆشت یعنی ئێرە لە هەمویان باشترە ئێرە لە هەمیان باشتە ئەمان چیان دەکرد استغلالی ئەو وەزایان دەکرد پێش وەکو کاکسابیر ئامێژێ بۆی کرد کە ئێمە 150 بوو لای ئەوان 130 بە 170 بوو لە دهۆک و سلێمانی ئەوان 130یەکەیان دەکڕی دەیان هینا لێرە بە 150 دەیان فرۆشت استغلالی وەسەکەیان دەکرد ئەو پارە هەمووی هات بۆ هەولێر تا ئەمەش لێرانە بڕیارمان دەدەگە برادری ئەنجومەنان کردمانە 130 بە 170 وەکووان هەتا ببتە یەک مستەوە ئەو چیتر نێتن بۆ ئێرانە و بانقی مرکزیش دەورێکی زۆری هەیە بەڕاستی ئێستا ئەمە لەو وەرناگرین وەکو شەریکات وەکو مەکاتب ئەگەر بانقی ئەهلەکان لەمە وەربگرن و بانقی مرکزیش لە بانق ئەهلەکان وەربگرێتن هیچ مشکلەیەکمان نامینێ یعنی پێویستە بانقی مرکزی کە خۆیان دەرێن فەرقی سپی و شین نییە قرارێک دەربکەن لە وەزارەت لە وەزارەتی دارایی لە بۆ بانقی مرکزی بۆ هەموو بانقەکان کە پێویستە پارەی سپی و شین بەبێ فەرق وەربژیرێ کە ئەوان وەریانگر لێ ئێمەش پێویستین لە هاوڵاتیان وەربگرین هیچ نامینێ خەتاباری سەرەکی بانقی ناوەندیە بەتەکید کاک حاجی با بگەڕێمە لای جەنابەت ئێمە لە دەستپێکی بەرنامەکەەوە هەر باسی شین و سپیمان کردووە ئێستا ئێمە کێشەیەکی دیکەش دەبینین لە ناو بازارەکان بەگشتی لە عێراقیش خۆ بە تەنها دۆلار 100 دلاری نییە 50 هەیە 20 هەیە 10 هەیە 5 هەیە 1 دلاریشی هەیە ئەوانش کەم مامەڵی پێوە دەکەن هۆکارەکەی چییە؟ والله ئەوە هە لە بیدایەتی بیستی و دەی و 5 دلار ئەو فەرقەی هەبووە بەس کەم بووە یعنی سویلەی خوردە زۆر کەمە لە کوردستان بەعام لە عێراق بەس پەنجایی ئەوش فەرقی کەتە بینێ بەڵێ پەنجایش فەرقی هەیە پەنجایی تقریبان هەتا هەرزانتر مامەڵی بەڵێ هەرزانتر والله نازانم بەخۆی بزانە ئەو لێدانەی کەلی دەدا حکوومەتی عێراق دەدا لە ئابووری هەرێم دەداتن یعنی ئەو مۆزوعی کە دروستی کردیا بە قناعاتی ما ئەمە دەرێن ئەوە عێراقا زربە لە بانقەس دەوێ بەڕێ بەانقەس دەوێت تەسی لە ئابووری هەرێمی کوردستان بکاتن
يعني موضوعك أو فرق باش كده ايوا أو ايوا فرق انجمن بله ايوا وەکو ئەنجومەنی بازاری دۆلاری هەولێر یان سلێمانی یان دۆ ناتوانن ڕوبەڕووی ئەم هەوڵانەی عێراق ببنەوە جێگیری کەن لە عێراق مامەڵەی کەمتری پێوە دەکرێت ئێوە سابتی بکەن ناتوانن أما ناتوانين بانكي مركزي لە ناوە خۆ ناتوانن لا خوش ما ناتوانين حتى دورو دريش يعني دري هريمي شو اوانش يعني بنسبة ورقي بنزاوي بيسيو اوانش ورناقرن يعني حتى برو زقاق برو تركيا ورقة سبيدة دي دتسيا ماركتي شيء واليد ورناقريتن يعني حتى ورقة لأردن لا امارات لا هرجه ولا ايران يعني اواني ورقي سبي ورناقرن اواني ورقي سبيان دوي ورقي شيليان دوي براسي اما اويتي قشتينا اوانا بهمو قوتي كان هيا دانوي تاثير لابوري كردستان كان ان شاء الله بعول قوتي خوي قد وصل لاقري ابوري كردستان هرقش هاو دبيت دەست خۆش کاکە بیلال ڕاگەیانەکان چەندە کاریگەرن لە کاتی ئەو قەیرانە ئابوریانەی دووچاری بازارەکانی هەرێمی کوردستان دەبنەوە ڕۆلی ڕاگەیانن دەبێت چۆن بێ پرسیارێکی جوان و چکە لە ڕاستیا میدیا توانێت ڕۆڵێکی زۆر گەورە بگێڕێ زۆر ڕۆڵێکی جابی ببینی ئەوەی کە ئێستا گوزارێ میدیاکاری بۆ ئەوەی کە ئێستا ئەگوزارێ هیچ کاتێک بە قەدەر ئێستا میدیا ڕۆڵی سلبی نەگەڕاوە لە ڕاستیا و بۆ ئەم تەعنە بۆ خۆم و بۆ هاوڕەکانمە کە لە شاشەکانی دیکەمان ینی بۆم لە نییە بۆ هەمومان بۆ لەبەرەوەی کە ئێمە ئەتوانین ڕۆڵی باشتر بگەڕین ئێمە ئەتوانین بازاڕەکە مەترسیەکە کەمتر کەینەوە سیاسەکە ئەزانی ئەمە وەکو چیمالیاتوە نەخۆشیێک بە سەر قەرەوێڵەیەک و ئەیبێن بە پەلەی بێنێ ناو خەستەخانەیەک لە ماڵە وتیان ئاخر دقایقەکانی ژیانێتی دکتۆرێکی عاقڵ دێ ئەڵێ ئۆکسجینێکی بۆ دانن هێوریە کاتەوە ئاسانیە کاتەوە مغەزەیەکی بۆ دانە ئەڵێ ئەمەی چینێ ئینشاڵڵا باشە بێت و کەسکارەکانی کشتی ئەڵێ لەسەر کورسەکە دانیشتن و ئەجواکە خۆشە بێت بازاڕەکە ئەوەندە مەترسی نییە کە ئێمە ئەوەندە مەترسی پیشانێ دەین بازاڕەکە ئەوەندە خەتەر نییە کە ئێستا ئەوەندە خەتەر پیشانە درێ بازاڕەکە حاڵەتێکی ئاسایی کاریگەری و دەرهاوشتی تری هەیە ئەکرێ وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکەین خەڵکی شارەزا پسپۆر ئەهلی بازاڕەکە بێن قسەی تیا بکەن ناکرێ میدیا شڵەژان لە بازاڕە دروستکە بابەتی دۆلاری لیبی کاکە باسی کرد لەناو بازاڕە بگەڕێ ئەوەندەی کە من پرسیارم کردووە ئەوەندەی مەکشوفە ڕێتیەکێک کەسەیە بێ نێوێ وەزعەکە پیشانی ئەمە بە ئەوەندەشی ئیجراعاتە ئەمنیەکە هەیە نییە تاکوترایە لەوانەیە لە 10 دەفتەر دۆلارە 100 دۆلاریەکە بووبێ بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئێمە بین بە ڤیدۆیەک بە ڕسمێک برە گرافیکێک فەوزایەک لە بازارەکە دروستکەین قەلەقی دروستکەین وای لێ بکەینە هەموو هاوڵاتیە بترسێ 100 دۆلار لە دەستیایەتی بیشمێرێتەوە کاکە ئێستا هەموو جازێک تۆ دێتەوە بازارە لە جاز لێ درێ دوسێ جا فلتەر لێ درێ کابرا لە سومعی خۆی ترسێ لە ناوبانگی خۆی ترسێ ئەوەندەش یەکجاری بازارەکە خراپ نییە ئەوەی کە میدیا ئەتوانێت هێمنی براو کاتەوە ئەتوانێت ئارامی بڵاو کاتەوە ناکرێت تەنها هەواڵ بگراو ئەبێ شیکاری بڵاو کاتەوە کە شیکاری بڵاو کاتەوە ئەبێ لە کەسی مختص وەریگرێ کەسی ئەهلی بازارەکە وەریگرێ دیمەنەکە وەکو خۆی نەقڵ بکە نەزیاد و نەکەم ناکرێت میدیا ئێستا وەکو سوشال میدیا مامەڵە بکە هاوڵاتیەکەیە ئەوێ لایک و ڤیو زیاد کە ئەتیادیە من ناتوانمەوە کۆنتترۆلکەم بەڵام بەرپرسیارەتێک گەورەکە لەسەر شاشە گەورەکانە لە دەبێ ئەوش ڕێگری لێ بکرێ لەبەرەوەی بەداخەوە خەڵکی ئێمە پێم ناخۆشە کە ئەو قسێ دەکەم باسی لایەنەوە شارێکە دەکەم خەڵکی ئێمە بچێت لە میدیا زانێرەکان وەربگرێ نەک لە سوشال میدیا وایە زۆر ڕاستە بەڵام دوجار هاوڵاتی لەکوێیە هاوڵاتی مۆبایلێکی بەدەسوێ سمارتێکە ئەوە منم ئەبێ مەسئولیەتم هەبێ ئەبێ منم بەرپرسیارەتێکە من بۆ معلومات زیاتر یەک ساڵە لەسەر دۆلار قسەم نەکردو لە بازاڕە ئەوە یەکەم پرۆگرام هاتووم بەمە بەستیش ئەزانی بۆ گەشتە حاڵەتێک خەریکە لە ناس تێ ئەپەڕێ مەسئولیەتێکی ئەخلاقی لەسەر منە پێم بە هاوڵاتی بڵێم لە جیاتی و سترێسی بۆ دروست نەکەم هاوڵاتیە 500 دۆلاری لە ماڵە هەیە لەو هاوڵاتیە زۆر قەلەقترەکە 5 دەفتەر دۆلاری لە ماڵە هەیە بۆ چکە سەرچاوی 500 دۆلارەکەیە وامان لێ کردو تووشی نەخۆشی نفسیمان کردووە عقدەیەکی نفسی سترێس و قەلەقێکمان لێ کردووە کێشەی کۆمەڵایەتیمان بۆ دروست کردووە کێشەی عایلیمان بۆ دروست کردووە وای لێ هاتووە دایکی من خوشکی تۆ کە سوکاری برا هەمومان بەدوایەوە گەڕێ کاتم دەمەوە با دوامین پرسیار لە کاک حاجی بکەم با بپرسم ئێستا چارەنووسی دۆلاری سپی لە بازاری هەولێر یان کوردستان بەرەو کوێ دەڕوا ئایا کەم بۆتەوە ڕێژەکەی بەڵێ ئێستا سپی هێواشی واژواکەم دەبێتەوە بە مروری زەمن ئەو وەرەق سپێش دامینێتن لە کوردستان ینی چەندێکی دیکە نامێنێت والله دەتوانم برێم 3-4 مانگ 4 مانگ 5 مانگ هێواش واژوا سەبر کەم بێتەوە ئەو معمەلە لەگەر وەرەقەیشین خەڵک دەیکاتن بەڵێ ئەو قەلەقەش وەختیە یعنی ئەو وەزعش وەختیە ئەوهای دەزانێت دەستان خۆش یەک دەقەگەلک زۆرە ئەگەر سی چرکە دەچرکە بانکی مرکزی با ڕۆڵی خۆی بگێڕێ ئەم ئەنجومەنە بەڕێزەم پێشنیاریان بۆ کەم سەردانێکی بانکی مرکزی بکەن
جواب. هیچ لەوە باشتر نییە ئەم بازاڕی هەولێر با لە دەستمان دەرنەچێ بە بەردەوامی عێراقیش لەسەرەوە کە لەسەر سکتەرەکانەکە سکتەرێکەیە خەڵکێکی زۆر قازانجی لەسەرێتی با لە کۆنتترۆڵی بازاری هەولێر لەسەر ئاستی عراق بمێنەوەکو خۆی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش کە ئامادەبوون لە پرۆگرامەکەم سپاس بۆ بینەرانی قدرگرانی کوردستان 24ش کە تاوەکو ئێستا یاوەڕمان بن بە هیوای جێگیرکردنی دۆخی ئابووری لەسەر تاسەر یەرێمی کوردستان هەمیشە باشە.